تۆلڤەدانە کشتر بەس پێکردن ئالیکی مەغموری ئانیش ئالیە دیڤەژی ڕێدانە عەرەبێن طەی و جەوالە حالي حاضر يعني تسوق جارنا بيجنا خو عم شارع عرض مشين حتى من اللي مليكي كرماج كبير ده عرض كده باور كالبر چاوي me پێنج سەر سەرەکی سوارد بوون لێت خستن چ حێزەرانە چ قونداختبنگە حتا هەمەوەی مریتی سەرابوونا ما تربەسپی ئاوا کردە بەری حکوومەتە سووری چێ ببێ ئەمل تربەسپیە بوو و ناوێ مەنهاتیە